کۆبنەوەکەوە کە کۆتایی هاتووە. بەڵێ سڵاو شوان دیارە دوای دوو کاتژمێر کۆبنەوەکە کۆتایی هات. من دوای کۆتایی هاتنی کۆبنەوەکە قسەم لەگەڵ یەکێک لە ئامادەبووان یاخود بەشداربووانی کۆبنەوەکە کرد لەسەر ئەنجامی کۆتایی کۆبنەوەکە ئەوەی ڕاگەیەن کە ئەوان تا ئێستا نەگەیشتن تا هیچ ڕێکەوتنێک لەگەڵ پارتی، بەڵام پارتی لەو دوو بژاردەیەکەوە هەر چوار لایەنەکە پێشکەشیان کردووە و خراوەتە سەرمێزی گفتوگۆ. یەکێک لە بژاردەکان کە ئەویش هەڵبژاردننی سەرۆکی هەرێم لە ناو خەڵکە قبولی کردووە یاخود وەری گرتووە و پێی ڕاگەیاندون کە دەچنەوە مەکتەبی سیاسی خۆیان لەوێن دەر گفتوگۆ لەسەر ئەو پێشنیاری ئەوان دەکەن و بڕیارە لە ڕۆژی 6 دەی مانجی داهاتوو لە هوتێلی شاری جوان کاتژمێر 11 سەر لە بەیانی ئەو لایەنانە جارێشتر کۆبنەوە و پارتی وەڵامی داواکاری یاخود وەڵامی پێشنیارەکەی یاخود بژاردەکەی ئەو چوار لایەنە بداتەوە و ئەوەیە تاکیدی لەسەرەوە کردەوە کە هیچ ڕێکەوتنێک تا ئێستا نەکراوە لە نێوان هەر چوار لایەنەکە لەلایەک و پارتی دیموکراتی کوردستان لەلایەشتروە. لە ئێستادا کۆبوونەوەکە کۆتایی هاتووە، بەڵام وەفدی لایەنەکان لێرە ماونەتەوە و سەرقاڵی نان خواردنن و دوای تەواوبوونی پشوەکەیان بڕیارە دکتۆر فواد حوسێن سەرۆکی دیوانی سەرۆکایەتی هەرێم لێرە لەو هۆڵە کۆنگرێکی ڕۆژنامەنووسی ئەنجام بداوە لە کۆنگرەکە دوایین ئەنجامەکانی ئەو کۆبنەوەی ئەمڕۆ بۆ ڕۆژنامەنووسان بەڵێکاوە ئاماژەیان بۆ نەدا کە کۆبنەوەی داهاتوو کە وەک وتویانە لە شاری سێمانی دەبێت بۆ کەوتۆتە 6 مانگی داهاتوو. بەڵێ من ئەو پرسیارەم لێ کرد بۆ کاتێکی ئەوها درێژی پێویستە بۆ ئەوەی پارتی وەڵامی داواکاری چوار لایەنەکە یان بژاردەی چوار لایەنەکە بداتەوە. ئەوەی وت کە لە ئێستادا یاخود لەم هەفتەیەوە بەهۆی هاتنی پشووی جەژنی قوربانەوە پارتی ناتوانێت کۆ بێتەوە بەهۆی جەژنەوە ڕەنگە کاتی زیاتری پێویست بێت دوای جەژن کۆبنەوەی مەکتەبی سیاسی خۆی ئەنجام بدا و لە دوای ئەوەش واتە زیاتر هۆکارەکەی هاتنی پشووی جەژنی قوربان بووە کە پاش چوارشەمەیان پێشەمە دەبێتە جەژن و ماوەی 6 ڕۆژ دەخانێت.